سيدي كان لو آداب كومالاتيانا كخواي قورة دايناوا إسلام دايناوا بو أو كنترولي كومالاتي كلا سرطاو لخزانة وشونا بدروس ببين لآية كامني 58 و 59 سورة نور خواي پروردگار داس لا مجالات لك كمنال لكيا أتواني بچێتە ژوورەوە بۆ لای کەس و کاری ئاەتەکانە خوێنمەوە دەرسەکەمان طبعا دەرسی تەفسیر نییە يعني زۆر بە دوای تەفسیرەکەیان ناڕۆم بەڵام فقط وەکو ئاەت خوێننەوە کە ئەی خوێنمەوە و ئەوی هەمووەکو گەشەی دڵ و دەروونمان بێ ئینشاءالله پاشان هەر تەرجمەکەیەکەن ئینشاءالله و چەند ملاحەزاتێکی لێوەرێت أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا ليستأذنكم الذين ملكت أيمانكم والذين لم يبلغوا الحلم منكم 3 مرات من قبل صلاة الفجر وحين تضعون ثيابكم من الظهيرة ومن بعد صلاة العشاء 3 عورات لكم ليس عليكم ولا عليهم جناح بعدهن طوافون عليكم بعضكم على بعض كذلك يبين الله لكم الآيات والله عليم حكيم وإذا بلغ الأطفال منكم الحلم فليستأذنوا كما استأذن الذين من قبلهم كذلك يبين الله لكم آياته والله عليم حكيم خواهی پروردگار لێرە لەم دوو ئاەتەیە 58 و 59 سورەی نورە باس لەوە ئەکات کە چۆن ئەبێ لە 3 کاتە مناڵان کە دێنە ژوورەوە ئیجازە لە دایک و باوکیان وەربگرن ئەفڵی هاتنە خوارەوەی ئەم ئاەتانە وەکو مفەسرینە فەرموون ئەوە بوو عمەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ لە ماڵەوە بوو عبدێک هات بە شوێنیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ناردووی بە شوێنیە کەسێکی ناردوو بە شوێنیە مناڵێک کە بێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم دوای نیوەڕۆ بوو مناڵەکە کە هاتە ژوورەوە عمەری کوڕی خەتاب خۆی پێچایەوە عەورەتی دەرکەوت زۆری پێ ناخۆش لە ڕێگا هەر خەمی لەوە ئەخوارد کە گەیشتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی خۆزگە تعلیماتێک ئەبوو لەسەر هاتنی مناڵان یا کۆیلەکان یا ئەوانە بۆ ئیجازە وەرگرتن و ئاەت هاتە خوارەوە ئەم ئاەتانە لەسەر ئەوە هاتنە خوارەوە خوای پەروەردگارە فەرمووی ئەی ئەو کەسانەی ئیمانتان هێناوە با ئەو کەسانەی کە لەبەر دەستانان کۆیلەن خزمەتکارن کارەکەرن ڕەنجبەرن مناڵی بچووکن خیخۆتانن هەر کەسێکی هەن غەیری ناو خێزانەکەن ژن و مێردەکە ئەوانەی کە نەگەیشتوونەتە باڵغ بوون ئەقلەم هەندێشت هەیە ناشکێ با لە 3 کاتە ئیجازەتان لێوەربگرن کە دێنە ژوورەوە بۆلاتان تەڵەن زمانی ئەو زمانەش خانۆکان ئەوەندە مەحکەم نەبوو خۆ کلیلی بدە چەپەرێک بوو هەروە کەپڕ و خانوێکی بەسیط بۆ دروستیان کردو کولادەی خۆمان ئەفەرمێ من قبل صلاة الفجر پێش نوێژی بەیانی چونکە لەو کاتانەیە خەڵک لەگەڵ خێزانی خۆیان نووسووە و لەو شوێنەیە ئەم کاتانە پێویستە ئیجازەتان لێوەرگرن وحين تضعون ثيابكم من الظهيرة لەو کاتانەش کە دوای نیوەڕۆیە و وڵات گەرمە و خەڵک خۆی ڕوت کردوێتەوە تقریبا شتێکی وای بخۆیەوە نەگرتووە لە ماڵی خۆشیەتی لە ئەمانایە لەم کاتانەش دیسان با ئیجازەتان لێوەربگرن ومن بعد صلاة العشاء دوای نوێژی عیشا دوای نوێژی عیشاش هەرسێکی فەرمێ 3 عورات لەکم هەرسێکی کاتی عورەتە کاتێکە کە محرمە یعنی خاصە بە ئەو ئینسانەوە وخوای پەروەردگار ئەمە دیاریکە جا وەختێک ئەمە هەتانە هاتە خوارەوە خوای گەورە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەم ئاەتانە ئێستا هاتنە خوارەوە عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ سوجدەی بردەست بەجێ بۆ خوای گەورە کە الحەمدلله
ئەوەی تەمەنامە کرد بوو بە یاسا و ڕێسایەکی شەرعی کەیتر خەڵک پێوەی تابند بدێ کە ئەوبوو ئیسلام لە سەرەتاو دێ ئەوان نەزمێکدا ئەنە حتا بۆ مناڵەکە لە ناو خێزانە ئێستا علم النەفس ئەڵێ مناڵ زۆر ضروریە دوور بێ لە ژووری نووستنی دایک و باوک نابێ هیچ شتێکی وا ببینە چونکە دەرناکەوێت یعنی لە مێشتی دەرناچێت هەر شتێک ببین لەبەرەوەی نەجم گەیشتۆتە حلم یعنی بالغ نەبووە کاریگەری لەسەر ڕەوت و ڕەوشتیە بێت ئەمە یەکێکە لە تربیەتی ماڵی مسلمان بۆ پەروەردەکردنی مناڵان بۆ ئانی خزمەتکاریە ڕەنجبەری هەیە شتێکی لەو بابەت